بەناوی خوای گەورە و میهرەبان سەبارەت بە دەنگدان لە هەڵبژاردنەکانە بەڕاستی ئەوەی کە من تێگەیشتوم لە دەخە شەرعیەکان ئەرک و واجبێکە، چونکە ئەم کەسانەی کە ینی بەگشتی خۆیان کاندید کردووە ئەڵێ ئێمە ئامادەین مەسەلەن خزمەت بکەین، ئێمە نوێنەری ئێوە بین و وڵاتیش پێویستی هەیە کە خەڵکانێک هەبن نوێنەرایەتی بکەن، مەسەلەن پەرلەمان شتێکی زەرورەتە بۆ ئیمڕۆ ئەگەر ئەسڵی کارەکەی خۆی بە جوانی ئەدا بکە. لەبەرەوە ینی مادام پەرلەمان پێویستە بوونی هەبێت، ئێمەش پێویستە خەڵکی شیاو هەڵبژێرین. شاهیدیدانێکە ئەمە کۆمەڵێ خەڵک ئەبێ بڕۆنە پەرلەمان بۆ خۆیان ئاراستە کردووە. خوای گەورەیش پێمانە فەرمێ ولا تكتموا الشهادة ومن يكتمها فإنه آثم قلبه. شاهدی مەشارنەوە، شایەتێکی حەق بدە کە من بە قەناعەتم بۆ دنیام بۆ قیامەتم وەکو موسڵمانێکە باوەڕم وایە ئەم کەسە شیاوترین کەسە کە نوێنەری میلەت بێ بە ئەمانەتەوە دەستپاکی دەنگمان بگەێنێت و دیفاع لە میلەت بکە، کار بکە لەسەر چارەسەرکردنی کێشەکانی میلەت. لەبەرەوە هەر کەسێک نەڕوا بەڕاستی کەم تەرخەمە و شاردنەوەی شاهیدیەکە کە ئەبێ بدرێ بۆ ئەوەی کەسانێکی شیاو بڕۆنە ئەوێ و یەکێکە لە دەستگا سەرەکیەکانی ڕێخستنی کاروباری میلەت و وڵات. ئەگەر من بڵێم ناڕۆم ینی ئەمەوێ دوو لە ڕووی بەڕێستان بەرەڵایی بێ، هەر کەسێ بۆ خۆی بێ، یان دیکتاتۆری بێت و چەند کەسێک دەست بگرێنە سەر بڕیارەکانی وڵاتە و بە ئارەزوی خۆیان بیبەنە ڕێ. کامیان باشە؟ نە بەرەڵایەکە باشە، نە دیکتاتۆریەکە، بەڵکو پەرلەمانەکە باشە. بەڵێ قسووری هەیە، بەڵێ نوقسانی هەیە، بەڵێ پرۆسەکە بە ڕێکوپێکی بەڕێوە ناچێت. بەڵام ئەگەر بێت و ئێمە پشتی تێ هەڵکەین و بەشداری نەکەین بەرەو خراپتر ئەڕوا. بەڵکو ئێستا بەتایبەت ئەمە پەرلەمانی عێراقە، پێویستە کورد نوێنەری هەبێت. بەتەکید ئیتر ئێمە بەشداریەکەمان بەلای کەمەوە کەمکردنەوەی خراپەکانە و هەوڵدانە بۆ زیادکردنی خەڵکە باشەکان، بەڵکو لەوێ نوێنەرایەتی کورد بکەن و کار بکەن لەسەر چارەسەرکردنی کێشەکان.